لەسەر ڕۆژی شەشەڵان 5 پرسیاری باو هەیە خەڵکی ئەیکا بە کورتی تۆ وەڵامەکەی وەرگرە. یەکەم، ئایا ئەتوانم ڕاستەوخۆ لە دوای جەژنی ڕەمەزان دەستکەمە ڕۆژوگرتنی شەوال؟ بەڵێ ئەتوانی، چون جەژنی ڕەمەزان تەنیا یەک ڕۆژە، دوای ئەو ڕۆژە بخۆت ئاسایی ڕۆژوو بگری. دووەم، ئایا ئەتوانم ڕۆژوەکانی شەشەڵان بۆ دوای یەکۆ بیگرم؟ بەڵێەوە کەیفی خۆتە، ئەلموهیم لە مانگی شەوالە تۆ 6 ڕۆژوو بگریت. خۆ ئەگەر ڕۆژوەکانت بخەیتە دووشەمان و پێنجشەمان ئەوە ئینشاءڵڵا ئەجری هەردوو سونەتەکەت دەسەکەوێت. سێیەم، باش ئەگەر شەمە کەوتە ناو ڕۆژوەکانم دروستە تایە بە ڕۆژوو بم؟ بەڵێ ئەتوانی، بەس هەوڵ بە شەمەوە تەنیا مەیگرە، یان ڕۆژێ پێشی یان پاشی با بە ڕۆژووی. چوارم، ڕۆژی ڕەمەزان قەرزارم، ئەتوانم ڕۆژی شەشەڵانەکەم بگرم دوای ئەوە قەرزەکەم بدەمەوە؟ بەڵێ ئەتوانی، لەسەر وتەی جمهوری زانایان. بەڵام باشتر وایە قەرزەکەت بگریتۆ ئەوسا ڕۆژی شەشەڵانەکەت بگریت. پێنجەم، ئەگەر ڕۆژی شەشەڵانەکەم بگرم جێی قەرزی ڕەمەزانیشم بۆ ئەگرێتەوە؟ نەخێر، جێیت بۆ ناگرێتەوە، نابێت دوو نیەت تێکەڵ کەیتە یەکە، ئەم فەرزە ئەوی سونەتە، ئەبێ وەجیا بیانگریت. ئەمەنە کافیە. باشە ئەم ڕۆژی شەشەڵانە چییە عالەمی خوای گرێ و پرسیاری لەبارەیەکات؟ ئازیزم، ئەمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمودەیەکی صحیحی لەبارەی باس کردووە، حەق هیچ موسڵمانێک تەمەڵی لێ نەکا. فەرمێ من صام رمضان ثم أتبعه 6 من الشوال، ئەوەی مانگی ڕەمەزان بگرێت دوای مانگی ڕەمەزان لە مانگی شەوالە 6 ڕۆژ بە ڕۆژوو بێ، كان كصيام الدهر، وەکو وایە تەواوی ساڵەکە بە ڕۆژوو بووە. یعنی ئەگەر تۆ قسووریت هەیە لە ڕۆژووە سونەتەکان بەڵێمەیە قسووریت نەبێەوە پاداشەکەیەتی تۆ ئەمانەت بیست وێسە زانیت، خۆ ئەگەر خۆتیش نایگری، ئەگەر بینێری بۆ یەکێک وە بیری بێنی تۆ بیگرێ، تۆش پاداشەکەی دەسەکەی. سلام عەلیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.